ئەم کاتتان باش گفتوگەکانی نێوان ئۆپۆزیسیۆن و ئیتلافی فەرمانڕەوا لە دوای خۆپیشاندانەکانی هەفتەی شوبات و ڕووداوەکانی دوای ئەوە هەمیشە هەڵکشان و داکشانی بەخۆوە بینیوە. ئەگەر لوتکەی باشی پەیوەندیەکان دانیشتە پێنجقۆڵیەکان بێت ئەوە لوتکەی خراپیشی لە دوای خۆپیشاندانەکانەوە پاشەکشەی ئۆپۆزیسیۆن بوو لە دانیشتە پێنجقۆڵیەکان. شاپێکەوتنیم هەفتەیە کەناڵیان ئارتی لەگەڵ یەکێک لە سەرکردەکانی ئۆپۆزیسیۆنە ئەو سەرکردەی هەمیشە و لە هەموو بارودۆخێکدا بۆ چوونەکانی خۆی ئازایانە دەربڕێەوە و بوێرانە داکۆکی لێ کردو و بەردەوامیش بۆ چوونەکانی لە ناوەندی سیاسیدا شڵەقێنەری بارودۆخەکە بووە. لەم چاپێکەوتنەدا لەگەڵ مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی لە کوردستان هەوڵ دەدەین هەڵوەسە لەسەر چەندین پرسی پەیوەندیدار بە ئۆپۆزیسیۆن و دانیشتە پێنجقۆڵیەکان و بارودۆخی ئێسای هەرێمی کوردستان بکەین. مامۆستا بەخێر بێت بۆ کەناڵیان ئارتی. زۆر سپاس بۆتەوە. پێم باشە لە تۆبارانەکانی سنوور و ئەو هێرشانەوە دەست پێ بکەین کاکرێتە سەر هەرێمی کوردستان. بسم الله الرحمن الرحيم الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه. أو تۆبارانانە کە دەکرێن من وەک شتێکی مەبدەئی دەڵێم کە ستەمێکە لە میلەتی کورد دەکرێ پاسا و بیانۆکی هەرچیەک بێت چونکە گەلی کورد لە بەشە کوردستانی سەر بە عێراق دیارە هەرێمێکی فیدراڵی بۆ خۆی بڕیارداوە و لە ناوەندە سیاسەکاندا تا ڕادەیەکی باشدانی پێداهێنراوە. ئەو هەرێمە بەرپرسانی ئەو هەرێمە ڕایان گەیاندووە لە چەندان بۆ نەدا کە ئەوەندی بۆیان بکرێت نایڵن هەرێمەکەیان ببێتە پێگە بۆ تێکدانی هێمنی و ئاسایشی وڵاتانی دەوروبەر و دراوسێ. بەڵام پێویستە وڵاتانی دراوسێش زۆر باش واقعی ئێمە وەک خۆی بخوێننەوە وە شتێکمان لێت چاوەڕوان نەکەن کە لە تواناماندانیە نەک لە توانای ئێمەدانی لە توانای حکوومەتە مەرکەزەکەی بەغداشماندانیە. ئەوە لەلایەکیەوە لەلایەکی دیکەوە ئەگەر بە دیویکی دیکەدا قەزیەکە بخوێنینەوە کە ئەو تۆ بارانانە بەڕواڵەت بۆ ئەوەیە کە پێگەکانی پەکەکە و پژاک لەو شوێنانە نەمێنن یاخود زەربە لەوان بدەن لە ڕاستیدا چارەسەری کێشەی نەتەوەی کورد چ کوردی ئێران چ کوردی تورکیا لێرە لە سووریا مێژوو ئیسپاتی کردووە کە بە زەبری هێز و شەک ناکرێ و ئەوەی تا ئێستا بووە خوێنێکی زۆر ڕژاوە لە نێوانی کورد کە داکۆچی دەکات لە مافەکانی خۆی خەباتی ڕزگاری خوازی دەکا خەباتی ئازادی خوازی دەکا و بەرامبەرەکانیان لە عەرەب کاتی خۆی و لە تورک و لە فارس و لە نەتەوەکانی دیکە کە ئێمە یەک دین هەمومان کۆ دەکاتەوە مێژوو شارستانەتێکی هاوبەش هەمومان کۆ دەکاتەوە خوێنێکی زۆر ڕژاوە بە هەدەر ڕۆیشتوە چونکە بەنسبەت ئەوانەوە چونکە ئەو ئامانجی ئەوانی نەپێکاوە شۆڕشەکانی کورد سەرکوت نەبوون خەباتی ڕزگاری خوازی سەرکوت نەبووە بەڵکۆکو شاعیرێک دەڵێ هەتا خوێن زیاتر بڕژێ تۆوی تۆڵە دەپڕژێ لەبەرەوە پێویستە ئەوانیش ئێستا لاپەڕێکی دیکە بکەنەوە بە تایبەتی کە هەم پەکەکە هەم پژاک چەند جار داوایان کردووە کە پیان خۆشە گفتوگۆ بکەن دانوستان بکەن و گوێیان لێ بگیرێ و من لە بۆنەیەکی دیکەشدا گوتم کە هەر کەسێک پێی وابێ حەقی پێیە دەبێ بە خۆشحاڵیە و ئامادەی دانوستان و ئامادەی و توێژە گفتوگۆ بێت چونکە کە تۆ حەقت پێیە پشت ئەستوری لەوەی کە لە بازاڕی و توێژدا تێناشتەی ئەگەر پێشت وا بەرامبەرەکەت حەقی پێ دیسان پێویستە ئامادەی و توێژ بۆی حەقەکەی لێوەربگری. بە کورتی من ئەو تۆبارانان بەڕاستی بە شتێکی خراپ دەبینم باژەکەی تەنیا خەڵکی هەژار و خەڵکی دەوارنشین و خەڵکی ئەو دیهات و گوننشینی ئێمە باژەکە دەدا و هیچ ئامانجێکیش بۆ ئەو کەسانە کە تۆباران بۆ مەبارانەکەن هیچ ئامانجێک بۆ ئەوان ناپێچێ بەڵکو پێم وایە ئامانجی پێچەوانە دێنێتە دی واتە دوژمنیان بۆ زۆر دەکا و ئەو شیعار و دروشمانش کە بەرزی دەکەنەوە کە خۆشبەختانە ئێستا هەم کۆماری ئیسلامی ئێران هەم تورکیاش دیارە کۆماری ئیسلامی ئێرانەوە هەر خۆی بە دەوڵەتێکی ئیسلامی دەزانێت و تورکیاش تامبۆیەکی ئیسلامی هەیە شیعار و دوژمەکانی زیاتر دەچن ژێر پرسیارەوە کە هاو دینەکانی خۆیان دەکوژن لەسەر شتێک کە ئەوانە باجێک دەدەن کە هی خۆیان نییە دیار وەکو گوتم دەبێ واقعی هەرێمی کوردستان و عراقی وەکو خۆی بخوێندرێتەوە ئەو کاتە پێم وایە هیچ پاساوێک نیە بۆ تۆ بارانکردنی ئەو سنوورانە. مامۆستا لە ماوەی ڕابردووە هەرێمی کوردستان بە چەندین قەیرانە تێپەڕی
بە بڕۆی جەنابەت ئایا هیچ پەیوەندیەک لە نێوان دروستکردنی ئەم قەیرانانەدا هەیە لەلایەکەوە تورکیا بە فڕۆکەکانی تۆبارانی سنوورەکانەکات لەلایەکەوە ئێران بە تۆبارانی گوندەکانی کوردستانەکات لەلایەکەوە کورد لە پارێزگای دیالە و لە چەند پارێزگایەکی تر لە ناوچە کێشە لە سەرەکان کەوتە قەیرانەوە لەگەڵ سوپای عێراقدا ئایا هیچ جۆرێک لە پەیوەندی ئەبینی لە نێوان ئەم قەیرانانی کە ڕوبەڕووی کورد دەبێتەوە؟ وەڵی وەکو شیکردنەوەی سیاسی من وەکو دێکۆمنت و بەڵگە شتێکم نەکەوتوتە بەرچاو بەڵام وەکو دەگونجێ وەکو شیکردنەوەی سیاسی بڵین ئەو شتانە بێپەیوەندنی لەگەڵ یەکدیدا ئەوی ژەوەی کە ینی بەداخەوە دەوڵەتانی دراوسێ لە زیاتیەوە کە بیر بکەنەوە لەوە کە گوێ لە خەڵکەکەی خۆیان بگرن زان و خەڵکە چی دەوێ ئەو خەڵکە کە بڵین خەڵکی کووردە خەڵکی بەشەکانی کوردستانە کە بە زوڵم لە زیمنی نیشتیمانی ئیسلامیدا دابەشراوە و ئەو دابەشینەی کوردستانیش ئێمە بەڕاستی بە فیتی فارس و تورک و عەربی نازانین هی سایکس بیکۆیە بەڵام نەدەبوو ئەوان ئەو واقعە کە سایکس بیکۆ هێناوێتە دی لە ساڵی 1916ەوە کە وەکوتم لە زیمنی نیشتیمانی ئیسلامیدا نیشتیمانی کوردیش کرا چەند پارچەیەک هەر پارچەیەک کێنرا بە وڵاتێکەوە نەدەبوو ئەوان ئیقراری ئەو واقعە بکەن پاشان کە ئەوەشە دەبووە گوێ بگرن لەو خەڵکە ئەو خەڵکە چی دەوێت زیاتر لەوەی ناوێکەویش دەیەوێت هاوڵاتی پلە دوو سێ نەبێ دەتوانم بڵێم قەناعەتێکی هاوبەش هەیە بەداخەوە تا ئێستا کە ئەو مافە بەگەلی کورد ڕەوا نابیندرێ ڕەنگە ئەو قەناعەتە هاوبەشە زۆر جار سیاسەتی هاوبەشیش بێنێتە دی دەگونجێ ئەوە بڵێن ئەوە شتێکە دەخوێندرێتەوە دەبیندرێ بەڵام کە بێنە سەر ئایدی کۆمنت و بەڵگەیەکی سیاسی بێ دیارە شتێکم نەکۆتۆتە بەرچاو ناشڵێم نییە هیچ گومانیشی تێدا نیە کە لێ کاتدا کە کۆماری ئیسلامی ئێران تۆ باران دەکا و تورکیاش چ بە فڕۆکەس چ بە تۆپ چ دەوێ هێز بێنەتە نێو خاچی هەرێمی کوردستانەوە سنوورشتێنی دەکا ئەوانە وەکو دیارە حتمما تەفاهماتێک لە بینی ئەواندا هەیە بەڵێ ئەوە دەگەڕێت بۆ قەناعەتە هاوبەشەی کە وەکو گوتم قەناعەتێکی هەڵەیە کە دان ناهێنرێ بەوەدا کە کوردیش وەکو ئەو نەتەوانی دیکەویش مافی خۆی هەبێ بە کە کورد ئێستا بەکەمتر لەوەش ڕازیە کە دەگوترێ مافی چارەنووس خۆ تەنیا لە دەوڵەتی سەر بەخۆدا خۆی نبینێتەوە ئێستا کوردی عراق دەرفەتی زۆر باشیشی بۆ ڕەخساوە بەڵام بە فیدرالی ڕازیە ئەو بە ڕاز قەناعەتی کرد و هەرێمیی فیدرالی هەبێ پێما بە کوردی تورکیا بەکەمتر لەوەش ڕازی دەبن هەروەها کوردی ئێرانیش دەی باشە بۆ دەبێت گوێیان لێ نەگیرێ و ئەو خەڵکە ناچار بکرێت پەلوە شاخدا من جارێک لەگەڵ لە وەزارەتی خارجی دەرەوەی تورکیا لەگەڵ هەندێک لە بەرپرسەکان دانیش بووین باسی ئەوە کرا کە دەبێت کەکە بە تیرۆریزم بناسن و هەندێک قسەی واکرا ئێمە دیارە وەفدێکی هاوبەش بووین من لە نۆرەی خۆمدا باسی ئەوم کرد گوتم تیرۆر پێناسەی تیرۆر بەسەر ئەواندا ناشەسپێ گوتیان چۆن گوتم چونکە تیرۆر بریتێ لە ڕەفتاری کەسێک بیەوێ بە زۆر سیاسەتی خۆی یا فیکرەی خۆی بەسەر تەڕەفی بەرامبەردا بسەپێنێ ئەمما کەسێک داوای مافی خۆی بکە ئەگەر گریمان زێدەڕۆیشی کردبێ لە بەکارهێنانی هێزدا دەگونجێ بڵێن زێدەڕۆیی کردو دەگونجێ بڵێن هەڵەی کردو بەڵام تیرۆر نایگرێتەوە تیرۆر لە ڕاستیدا ئەو کەسە دەگرێتەوە کە دەوێت سیاسەتی خۆی فیکرەی خۆی بەسەر بەرامبەرەکەیدا بسەپێنێ بەهێز بەڵێ مامۆستا ئەمە پرسیاری ئەوەت لێ بکەم ینی ئەو کێشانێکی ئەسا ڕوبڕووی هەرێمی کوردستانە بێتەوە ئەو دەستدرێژانی کە ئێستا تورکیا و ئێرانێکەنە سەر هەرێمی کوردستان لە کاتێکدایە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گشتی و وڵاتانی ئیسلامی بە تایبەتی بە کۆمەڵێک خۆپشاندان و ڕاپەڕی ناتێبڕن ئەبینین لە سووریا تا ئەم ساتە ڕاپەڕین بەردەوامە ڕژێمی تونس و ڕژێمی مسر و ڕووخان تەنانەت لیبیاش کۆتایی پێهاو ینی ئەمە ئایا ئەم ڕاپەڕینانی لە وڵاتانە ڕوویدا ناکرێ ببێتەوانەیەک بۆ تورکیا و ئێران کە کێشەیەکی ئەزەلی لە کۆڵخۆیان بکەنەوە کە کێشەی کوردە بە پێم وایە ئەوانە گەر دووربین بن پێویستە پەندی زۆر گەورەی لێ وەربگرن نەک هەر ئەوان پێویستە هەموو کەس ئەوەی لە بەغداد حکوم دەکا ئەوەی لە هەرێمی کوردستانیش دەسەڵاتی هەیە پێویستە هەموو کەس پەند وەربگرێ لەو کەسانە کە بە شێوەیەک حکومڕانی دەکەن خەڵکەکەی خۆیان وا بێزار دەکەن لیان ڕاپەڕێ جاگەرەوە پەندی لێوەر نەگیرێ وەخوای پەروەردگار دەفەرمی ئین فی ذلک لعبرة لأولی الأبصار لەوەدا پەند هەیە بۆ خاوەن عەقڵان و بەڕاستی من ئەوەندی کە بەرپرسانی ئەو وڵاتانی دەرودراوسێشم بینیوە خەڵکی کەشم بینیوە
ئەوم لەگەڵدا باس کردوون کە ئێوە خەڵکی خۆتان بۆ ناچار دەکەن لێتان بە شاخکەوێ و دوای کە لێتان بە شاخ دەکەون و چەکتان لێ دەست دەدەنێ گلەیان لێ دەکەن تۆ پێشی گلەی لە خۆت بکە گلەی لە خۆت بکە تۆ دیارە هیچ کەس لە خۆشیان ناچاتە شاخ هیچ کەس لە خۆشیان ناتێتە چاو شۆڵ نابێتە هۆگەری ئەشکەوت خی پرگال لە قورئاندا سوورەتی کەهف بەسەرهاتی ئەصحاب الکەفمان بۆ دەژێڕێتەوە پادشایکی ستامکار هەبوو خەڵکی ناچار کردووە یان ئەو بپەرستن یاخو بەربارانیان بکە پەنایان بردووە بەر ئەشکەوت لە ڕاستیدا کورد کە پەنای بردووە پەنا دەبێتە بەرچیە ناچار دەکرێ ئەمن پێم ئەوان ئەگەر دووربین بن پێویستە گەورەترین پەندی لێ وەربگرن و کوردواری خۆمان جوانیان گوتۆ دەڵێ هەموو پەتێک لەبارێکی دەپشڕێ پەتی زوڵم لە ئەستوریدا دەپشڕێ بەڕاستی هەر کەسێک بە درێژای مێژووە بووە لەگەڵ ئیرادەی خەڵک و جەماوەردا ڕوبەڕوو بێت و هەشتی خواردووە ئەم ڕووناس پێی ئەم جەولێنا جەولەیەکی دی ڕەنگە هەندێک کەس بەوە دڵخۆش بێ ئەوە لە ئێمن لە قۆناغێکدا ڕەنگە دڵخۆش بێ ئەوە عەلی عەبدوڵڵاه ساڵح توانی ئەو خەڵکە خۆ پێشاندەرە سەرکوتکا و دایمرچێنێتەوە مثلەن کاتێک خەڵکێک دڵی خۆش بە هەموو عەمەر قەزافی ئەوە خەریکە بەرەو بنغازی دەچێ و دایمرکاندوتەوە من هەستم دەکرد خەڵکی بەرپرس هەبووە لە وڵاتە دڵخۆش بەبەوە بەڵام خەیاڵ پڵاو بوو هێزی گەل هێزێکە لە بن نایە ئیرادەی جەماوەر ئیرادەیە کە ئیرادەی خوای لە پشتە خوای پەروەردگار لە سوورەتی قەسەسدا ئەم ڕستە قورئانی دەفەرمێ کە بەڕاستی بۆ هەموومان جێی عیبرەت و پەندە دەفەرمێ ونريد أن نمن على الذين استضعفوا في الأرض ونجعلهم أئمة ونجعلهم الوارثين ونمكن لهم في الأرض ونري فرعون وهامان وجنودهما منهم ما كانوا يحذرون دەفەرمێ دەمانەوێ ونريد وەختی خوا شتێکی بوێ هەر ئەوە دەبێ فعال لما يريد خوا هەر شتێکی بوێ دەیکا دەفەرمێ ونريد أن نمن على الذين استضعفوا في الأرض دەمانەوێت چاکە بکەین نیعمەتی خۆمان بڕژین بەسەر ئەوەندا کە لە زەویدا چاوسێنراونەوە جا چاوسێنرانەوەی نەتەوایەتی بێ سیاسی بێ ئابووری بێ کۆمەڵایەتی بێ دینی بێ مەذهبی بێ هەر جۆرە چاوسانەوەی لای خوا مەرفوزە ئینسان جێنشینی خوایە جێنشینی خوا غەیری ئازادی لێ ناوەشێتەوە ناگوجێ جێنشینی خوا خزمەتکاری ئاغا و شوێخا بێ ناگوجێ دەست و پەیوەند بێ ناگونجێ کۆیلە و دەست و پەیوەند بێ دەبێ ئازاد بێ خوا دەفەرمێ ئێمە دەمانەوێ ئەوانەی لە زەویدا چاوسێنراونەوە چاکەیان لەگەڵ بکەین چیان لێ بکەین ونجعلهم أئمة ونجعلهم الوارثين بیان کەینە سەرکردە و پێشەوە واتە چارەنووسی خۆیان بەدەست خۆیان بێ و بیان کەینە میراتگر بۆشیە بۆ ستەمکاران ئەو زەوی کە ئەوان تەراتێنی تیا دەکەن و زوڵمی تیا دەکەن ئەوان چاوساوەکان ببنە میراتگریان ونمكن لهم في الأرض ودەسەڵاتیان پێ بدەین ئەوە هەمووی ئیرادەی خۆیە ونري فرعون وهامان وجنودهما منهم ما كانوا يحذرون وبيشان فرعون وهامان وسربازكان يمدين أوي كليدة ترسين أوي كفرعون وهامان وسربازكان لي ترسان شبو أو بك أو خلق لي عرافر هذا فرمي يمدى ماني أعركين طبعا إرادي إخوة لم يعني هو كاركان ده إرادي إخوة برجسته دبي كهذا فرمي دمي يشتي بكم خواويستي فرعون بفوتي بني إسرائيل درباسكا بەڵام ئەو ئیرادەی خوال لەم یانی ڕاپەڕینی بەنی ئیسرائیلدا بە قیادەی موسا عەلەیهی سەڵات وسەلام و سەرنجام فرعون دوایان کەوت و لە دەریای سووردا خنکاو بەنی ئیسرائیلیش دەربازیان بوو هاتن بۆ دەشتی سینا و ئەوانە مەبەستمەوەی بەڕاستی ئەوە زۆر جێی هەڵوەستە لە بەردەمداکردنە و بەڕاستی من زۆر پێم ناخۆشە بەرپرسێک هەبێ باسی خۆشویستنی گەل و نیشتیمان و خەڵک و کۆمەڵگا بکە کەچی پێی ناخۆش بێ دیکتاتۆرێک لە بین چێ پێی ناخۆش بێ گەلێکی ڕاپەڕی و سەرکەوتن و دەستێنە بەسەر حکومڕانێکی ستەمکاردا کاکە چارەنووسی خۆت بۆ لەگەڵ ئەو لێک بەستووە باراشی خۆت بۆ لەگەڵ ئەو تێکەڵ دەکەی تو بە حساب خزمەتکاری خەڵکی پێت خۆش بێ خەڵک سەرکەوێت چاوساوەکان ڕزگار بن بەهەرحاڵ من پێم وایە هەموو لایەک پێویستە لەو ڕووداوانە پند وەربگرین و هەموو لایەشی دڵنیابین پێویستە خەڵک باسی سووریا دەکا من بە هەندێک لە بەرپرسانی ئەم وڵاتانی دەوروبەرم گوتومە خەیاڵ پڵاو مەکەن بەشار ئەسەد دێ بڕوە هەر بەمەرەدی عەلی عەبدوڵڵاه ساڵح و کە ئەویش هەردەڕوا بە دڵنیایی بەلای منەوە مەسۆگەری زەین العابیدین و حوسنی مبارەک و خەزافی و نەک ئەو هەر کەسی چێژوەکو وان بێ بە بۆچوونی من لە وڵاتانی دەرودراوسیەمان سەرنجامی هەروە دەبێ ئەلبەتە من پێم سەیرە ئەسڵان پێم سەیر نییە کە خەڵک ئێستا ڕاپەڕیوە پێم سەیرە چۆن ئەوەندە زەمانەی پێشوە تەحەمولی ئەو دیکتاتۆرانیان کردووە یعنی سەر سوڕمان لەوەدایە ئەو سەبر و تەحەمولیان لەکوێ بوو
42 ساڵ خەڵکی لیبیا چۆن تەحملی ئەو کابرایان کرد ها کەواتە ماوەسا من لە قسەکانی جەناب دوات تێگەیشتم ئەگەری سەرهەڵدانی و خۆپیشاندان و ڕاپەڕینانە لە هەر یەکێک لە تورکیا و ئێران و تەنانەت عێراق و هەرێمی کوردستانیش هەیە وڵا هەیە و نەک ئەگەری سەرهەڵدانی پێمە سەرهەڵدانەکان هەر هەشن ئەی باشەوە سەرهەڵدانی ئێستا خۆ تۆ هەر تەماشای پەکەکەمەکە بە شاخ بە چیاوەیە ئەی خەڵکی کوردستانی تورکیا ینی جۆرەها چالاکی و خۆپیشاندانیان هەیە چالاکی دیکەی سیاسی فیکریان هەیە هەروەها کوردستانی ئێرانیش لەوێش تەمەن تاڕادێک چالاکی هەیە ئەوەندی کە دەرفەت دەدرێ بەڵێ هەوڵ دەدرێت زۆر جار هێز بەکاربێ بکرێتەوە بەڵام من پێما بەڕاستی ئەوانەیە کە بیر دەکەنەوە لەوە ئەو خەرجی و مەسرفەی لە کەپکردنەوەی ئیرادەی خەڵکی ڕاپەڕی دەچێت زۆر زۆر زیاترە ئەو خەرجی و مەسرفە لەوەی کە لەوە دەچێت بە دەنجانەوەچ منی بڕواتان بێ ینی زۆرم پێ عەجیبە تو بابە شتێک بە 10 دینار بۆت پێک دێ شتێکی بە 1000 دینار بۆچی ئەوەی کە لەو ڕێکە بە 10 دینار مەدارەکە سازی بێت ئەوە ناکەی بەدەم ئەو خەڵکەوە بچن چی دەوێت ئەوکو گوتم ئەو خەڵکە خۆ ناوێت بێتە کوێ خاو ناوێ ئەو خەڵکانی کە ببنە بندستی دەڵێ بامیژۆکو تۆ بم ێ باشە تۆ شەر ئەگەر وەکو دین و ئیسلامەتی باز دەکەی ئیسلام دەڵێ هەمووتان كلكم من آدم وآدم من تراب هەمووتان لە ئادەمی لەگەڵ کەس لە کەس گەورەتر نییە خوا دەفەرمێ وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا کردومانن بە چەند گەل و تیرێک تاکو یەکدی بناسن تێک ئاشنا بن ئیدی هیچ گەلێکی بندەست و گەلێکی سەردەست نییە لە ئیسلامدا وەکو ئیسلام دەڵێ منطقی ئیسلام وایە منطقی ئیسلام وایە کە بەشەریەت هەموو یەک خێزانە لە یەک داک و باب هاتوون لە نەسەب و ڕەشەڵک هەموو وەکو یەکن یەکسانن بەنسبەت خوای پەروەردگاریش هەموو بەندەی خوان هیچ کەس حەقی ڤیتۆی نییە و هیچ کەس لە هیچ ڕێکەوە لەوی دیکە امتیازی بەسەرەوی دیکەدانی لە ڕووی دیموکراسی و مافی مرۆڤ و ئەو ڕێکەوتن نێودەوڵەتیەکان و جارنامەی گردردونی مافی مرۆڤ ئەمەش تەماشا دەکەی بە هەمان شێوە ئەوانە هەر شتیدان پێدا هێنراون دەی باشە بەو مەنتیقە پێم وایە لەگەڵ ئەو خەڵکەدا ڕوبەڕوو ببنەوە لەگەڵ ئەو خەڵکە بچنە پێش خەرجی مەسەفی زۆر کەمترە ساڵەهای ساڵە کورد بڵێ لە وڵاتانە داوای مافی خۆی دەکا وەکو گوتم لە هەردوو لا خوێن دەڕژێ و مەسرفی و خەرجی زۆری تێدەچێت نائەمنی و نائاسایشی بڵاو دەبێتەوە و پاشان دروشم و شیعارەکان دەکەونە ژێر پرسیار ئەتۆ هەم خەرجی و مەسرفە کە لە سەرکوتنی خەڵک دەچێت ئەگەر بیهێنی بەراوردێکی لەگەڵەوە کە بەدەمەوەچوونی داواکارەکان زۆر کەمترە بەدەمەوەچوونی داواکاریەکان لەگەڵ ئەوەشدا کە لەگەڵ مەبادیئەکانی خۆش و شیعارەکانیش ڕازێتەوە بەڵێ کاتەمە مەساکەرە وڵاتانە ئەم ڕاستیە وەکو ئەوەی ئێمە باسمان کرد بزانن بۆ بە تەنگ چارەسەرکردنی کێشەی کوردەوە ناچن بۆ ئێران مەبەستی نییە کێشەی کورد چارەسەر بکە یا بۆ تورکیا سەرڕای چەندین ئاگرباز مەبەستی نییە کێشەی کورد چارەسەر بەڵێ ئەلبەتە کە دێنە سەر ئەوە بەڕاستی دەبێت جیاوازی بکەین ینی وەزعی کورد لە ئێران جیای لە کورد لە تورکیا ینی بۆ خۆشت تەمان جەنابشت دەزانێت کە لەوێ پارێزگایەکیان هەیە بە ناوی کوردستان و پۆشاکی کوردی لەبەر دەکرێ و بە زمانی کوردی بڵاو کراوە هەیە شت هەیە تەمان لە تورکیاش لە دوای دەست بەکاربوونی حیزبی دادوو گەشە پێدان تا ڕادە هێندە هەنگاو دراون بەڵام دیسان جیاوازی زۆرە ینی لەوێ ئاوڕی زیاتر لە کورد دراوەتەوە بەڵام ئایا کورد هەر ئەوەندە مافەی هەیە کە پێی دراوە بە پێی شەریعەت نەوەڵە زیاتری هەیە لە ڕووی سیاسی لە ڕووی ئیداری مافی زیاتری هەیە بە تاکید بۆچی بەدەمەوە ناچن ئەمن پێم وایە ئەوە دەگەڕێتەوە بۆ ئەوە کە هەندێ هۆکاری ذاتی وەک خۆیان کە دیار ئەو قەنەعەتیان لا دروست نەبووە کە کوردیش یاخود ئەوانەی کە پێیان دەڵێن کەمە نەتەوە هەمان مافی هەبێ کە ئەو نەتەوەی دیکە کە دەسەڵاتی هەیە کە وەکو گوتم ئەگەر ئەمە لە مەحەکی شەریعەت بدرێ غەڵەتە ئەو فیکرەیە لە ڕاستیدا زۆری و کەمی میلەتان پاساوی ئەوە نییە کە حەقیان پێشێل بکرێت بەڵکو بەشەرێکیش ئینسانێکیش وەک ئینسان مادام جێنشینی خوایە و خەلیفەی خوایە و وەکو جارنامەی مافی مرۆڤ و ڕێکەوتنی دەوڵەکانیش دەڵێن ئینسان و ڕێز لێ گیراوە پێویستە مافی خۆی بدرێتێت چ جای نەتەوەیەک وە کوردیش ئەگەر هەمووی دابەش نەکراباوە وەکو گۆشتی خێر نەبەشرابایە بخرێتەوە سەرێک خۆمەش 50 ملیۆنین ئەگەر ئەو بارودۆخە ناهەموارێک کە بەسەر گەلی کوردیش داستا پێێنراوە کەمە زۆر لە زۆر شوێنی کورد توێنراوەتەوە لەنێو کورد لەنێو ئێراندا شوێن هەیە کە کاتی خۆی لە سەردەمی سەفەویەکاندا کورد نەفیکراوە
کورد لە لیبیا هەیە، کورد لە میسر هەیە، کورد لە شام هەیە، لە زۆر شوێن هەیە لە ئیتحادی سۆڤێتی بڵاو کراونەوە، لە زۆر شوێن کورد هەرتواوەتەوە. یعنی مەبەستەمە کوردی نەتەوەیەکی زۆرە، بەڵام لە ئەنجامی نەبوونی قوارەی سیاسی و لە ئەنجامی ئەوە کە بەهرەمەند نەبوو لە مافەکانی خۆی لەو مافانی کە خوای پەروەردگار بە هەموو گەلانی ڕەوابینیوە ئەوە بوو. ئێستاش ئەگەر خڕ بکرێتەوە سەرێک میلەتیشی کەم نیە، نەتەوەیەکی کەم نیە، بەڵام ئەگە گریمان کەمیش بێ بۆ وێنە تورکمانەکان لە عراقدا کەمن با کەمی حەقی ئەوەی هەیە مافی خۆی هەبێ، بوونی خۆی هەبێ، مافەکانی ئازادیەکانی بۆ دەستەبەر و دابین بکرێن. من پێم وایە یەکەم دەگەڕێتەوە بۆ کە ئەو قەناعەتە وەک پێویست نییە ئەوە یەک، و پاشان هێندێک هۆکاری دیکەشەیە، هۆکاری دەرەکی کە بەداخەوە ئەویش دەگەڕێتەوە بۆ زلهێزەکان بە تایبەتی ئەمریکا کە ئێستا نەتەوەیە گرتوەکان و ئەنجومەنی ئاسایش بەڕاستی بەدەستی ئەمریکاوەیە، هەر بڕیارێکی بێ پێی دەردەکە و هەمووتان دەزانن کە تا ئێستا ئەمریکا لە ڕێی ئەنجومەنی ئاسایشی نەهێشتووە یەک بڕیار دەرچێ لە ئەنجومەنی ئاسایش دژ بە قەوارەی زایۆنی بە مەسلحەتی موسڵمان فەلەستینیە چەوسێنراوەکان. بەڕاستی ئەوەش بەرپرسیارەتی زۆر دەکەوێتە ئەستۆی ئەوانیش کە ئەوانیش ئەگەر وەدەنگ بێن لەسەر خەڵکی شەوساوە لەگەڵ شیعارەکانی خۆیاندا ڕاستکەن، ئەو کاتە ئەو دەوڵەتانە ئەگەر قەناعەتیشیان لا دروست نەبێ، قەناعەتیان لا دروست دەبێ بە بنەهاندەریان، بەڵام لە زیاتی ئەوە ڕەنگە ئەوانیش واتە زلهێزەکان لە زیاتی بە ئاراستەی ئەوەدا کە گەلی کورد جا لە تورکیا لە ئێران لە سووریا لە شوێ بە مافی خۆی بگەیان نەتەوەیەکی دیکە لە زیاتیەوە ئیش لەسەرەوە دەکەن کە کێشەی کورد و مەسلەی کورد وەرەقەی بە بەدەستیانەوە، کارتێک بە بەدەستیانەوە. ئەڵبەتە مناڵم بەدەستیانەوە، بەڵام لە ڕابردوودا بە حەقەت ئەو محاولانە کراون و کوردیش باجی ئەوەشی داوە و بەرامبەرەکان تووشی بەدبینی بوون، واتە ئەوەش هۆکارێکی دیکەیە کە فاکتەریشکەیە کە وەزەکەی لە ئێمە ئاڵۆز کردووە. نەبوونی قەناعەتیش لە لای تەڵخی بەرامبەر. مامۆستا ئەمێ پرسیاری و لێ بکەم، ینی گرنگترین باجێک کە کورد دابێتی لەو حاڵتێک کە وەکو کارتێک بەکارهێنرابێت لە زلهێزەکانەوە بەتایبەت لەن ئەمریکاوی کێتی سۆڤێتی ژارانەوە. وڵی زۆر ڕوونە تەواان کاتی خۆی کۆماری مەهاباد ئەوە دیارە. من یەکێک لەوانە بینی کە کاتی خۆی پێشمەرگە بووە ئەوەکو بیرەوەریک بۆ جەنابەتی دەجەرمەوە لە شۆڕشی مەهاباددا نایمان مەلا بوو خەڵکی بادی ناوای کوردستانی ئێران، گوتی مامۆستا ئێمە ئەو کاتەوە چوو بووینە قەناعەتەوە سیاسیەکانمان کە ئیتیحادی سۆڤێتی شێتی سۆڤێت ئەوە بە هەموو شوێک دەربەست لە خزمەتماندایە، بە تایبەتی ستالین لەو کاتەش سرودێکمان نەگوت، ئەسب سوار بووین لەگەڵ ڕۆیشتنی ئەسب نەوع ڕۆیشتنێکی هەیە، ئەو سرودەمان نەگوت زووکەن هەڵدەن ئاڵایە ئیستالین پێشەوایە بۆ کوردان وەک بابوایە، تیجا لەگەڵ یەغرەی ئەسب ئاوا دەڕۆیشتین، دوای دەرکەوت نەباب بوو نەزڕ باب بوو نەیج بوو. ئەوە تەمان دیارە خۆ کورد بەخۆشی ئەوەی کەەوە یەکێتی سۆڤێت پشتیوانی لێ دەکات، هەروە لە جەعفەر پیشەوەری لە تەبریز ئەو کۆماری مەهاباد و کۆماری تەبریز تەبان بە پشتیوانی یەکێتی سۆڤێت، بەڵام یەکێتی سۆڤێت ئایا لەبەر چاوی کاڵی کورد و تورکمانەکانی ئەوێ بوو ئەو دوو کۆمارەی پێکێنان نەوەڵا وەکو کارتێکی زەخت بوون لەسەر شاو محەممەد سەدەق و ئەوانە کە تەنازول بکەن لەوە کە ئەوەی دەرهێنانی نەوت هی یەکێتی سۆڤێت بێ نەدرێ بە وڵاتانی ڕۆژ ئاوانە، کاتێک مەرامەکەیان هاتە دی دەستیان لە هەردوو کۆمارەکە بەردەرچیان ڕوخانەوە کە کورد بەڕاستی دەبووە پند لە وەربگرێ، بەڵام جارێک کەش ئێمە ئەو هەڵە دووبارە کرایەوە شۆڕشی ئەیلول ئەویش تەوان بە دڵخۆشیەوەی کە ئەمریکا پشتیوانە و ئەمریکا لە ڕێ ئێرانەوە، بەڵام قسە مەشهورەکەی شا مەشهورەکە گوتی من ئین شێرە ڕامی بەندەم ئەمن ئەو بەلوعایی دەگرمەوە، ئیدیش شا بەلوعای گرتەوە و ئاش ئاوی لێ بڕاو وەزعەکەمان کۆتایی هات. بەڕاستی ئەوە بۆ هەموو لایەک پێویستە جێی دەرس و پند و عیبرەت بێ کە ئێمە دەڵێ ئەگەر ڕووبار بدبا باشترە وەگلەوەی بەسەر پردی نامەردا بپەڕیەوە، ڕووبار بدبا نەگل بەسەر پردی نامەردا بپەڕیەوە. ئەوانە بەڕاستی لەگەڵ ئێمەدا جوامێر نەبوون، لەگەڵ شیعارەکانی خواندا ڕاستیان نەکرد، ئێمەش میلەتێکین نەتەوەیەکین، بۆچی هەڵمان دەخەڵەتێن وەکو کارت ئیستیفادەمان لێ دەکەن دواییش دەستخەڕۆمان دەکەن، نەدەبوو ئەوە بکرێ، بەڵام پێشینانی خۆمان دەڵێن
جارێک هەڵت خەڵەتاندم خوا بەدەگرێ دوو جار هەڵت خەڵەتاندم خوا بمگرێ پێغەمبەریش دەفەرمی عليه الصلاة والسلام لا يلدغ المؤمن من جحر واحد مرتين هیچ ئیماندارێک دوو جار لە کونێکەوە ناگەزرێ پێوە نادرێت کە جارێک گەزرای نابێت دووبارە دەستی بەریەوەتێ بەزم پێم وایە زیاتر لە جارێک دەستمان بردوێتەوە ئەو کونانەی کە هەر لیانەوە گەزراوی ڕۆمەستە تەوەرێکی تر مامەسامێ پرسیاری ئەوە بکەم هەر لەگەڵ دروستبوونی کۆمەڵی ئیسلامی لە کوردستانە و بەتایبەتیش لە دوایەوەی کۆمەڵ بووە بەشێکی گرنگ لە ئۆپۆزیسیۆن قسە و باسێکی زۆر لەسەر کۆمەڵی ئیسلامی ئەکرێ زۆر تۆمەت بۆ کۆمەڵی ئیسلامی دروستەکرێ زۆر قسە بەرامبەر شخصی مامۆسا عەلی باپیرەکرێەوە بەرامبەر کۆمەڵی ئیسلامی وەکو حیزبیش ئەکرێ ئەمێ بزانم قسانە لە شووە سەرچاواگرێ بەڵام حەزەکەم وەڵامەکە هەڵگری بۆ دوایان ناوبڕە بەس نابڕێکی کورتەوە گەڕێنەوە لاتەن